سەبارەت بە بڕیاری کەمکردنەوەی ڕسومات و تەواابعی ئەو زەوی و خانوانەی کە مامەڵەی کڕین و فرۆشتنیان هەر ئینتقالێکی مڵکییان بۆ دەکرێت لە سەر فەرمانی ڕێزدار سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ هەڵگرتنی بارقورسی لەسەر شانی هاوڵاتیانی ئەوانی کە ئەو مامەڵانەی باسم کرد ئەنجامی دەدەن بە ڕێزیان لە 27 دەی 2024 بڕیارێکی دەرکردووە کە تێیدا بڕیارەکە ئاماژە بەوە دەکات کە ڕێژەی ڕسومات و تەواابع لە سەتاسێ کەم بکرێتەوە بۆ سەتایەک ئەگەر ورتر شیکاری بۆ بکەینەوە تا ئەگەر هاوڵاتیەک پێشتر لە مامەڵەیەکی کڕین و فرۆشتنیان هەر گواستنەوەیەکی خاوەنداریەتی مڵک 3 ملیۆنی بدابا ئێستا ئەو 3 ملیۆنە کراوەتە ملیۆنێک یاخود ئەگەر ملیۆنێکی دابا ئێستا کراوەتە 300,000 ئەمە جێگەی دەستخۆشیە بۆ بەڕێزیان بۆ کەمکردنەوەی بارقورسی لەسەر هاوڵاتیان وە ئەم بڕیارەش وە ڕنگدانەوەی زۆر باشی هەبووە بە ڕوانگەی هاوڵاتیان کە هاوڵاتیان سوپاسگوزاری بەڕێزیانن لە دەرکردنی ئەم بڕیارە. ئەم بڕیار لە ئێستا ئیش پێکرێ وە جێبەجێکرێت؟ بەڵێ دوای دەرچوونی بڕیارەکەەوە ئاگادارکردنەوەی وەزارەتی داد بە جێبەجێکردنی ئەو نووسراوە ڕاستەوخۆ ئێمە نووسراوەکەمان جێبەجێ کردووە ئێستا بڕیارەکە لە بواری جێبەجێکردندا و کاری پێ دەکەین.